سڵاوی خوای گەورەتان لێبیتن خۆشکان و برایانی بەڕێز لە پرسیارێکی تردا هاتینەوە لاتان. پرسیاری ئەمجارە دەڵێت بۆ دووش فێت فێمایت باغە لێم فێوەزاخت خۆی لەسەر هەموو شۆفێرێکیە دەبێتن خۆی لە ژاوەژاوی بپارێزیتن. بەڵام ئەو پرسیارە دەڵێتن چ شتێک دەبێتە هۆی ئەو ژاوەژاوی کەوا ئەتو پێویستە خۆتی لێ پارێزی، یعنی چ شتێک ژاوەژاوی دروست دەکات، چ شتێک دەبێتە هۆکاری ژاوەژاو دروست بوون. وەڵامەکان یەکەمیان دووش هوپن بایگیفا، ئەو کاتێکەوە هۆڕنی لێ دەدەی لە کاتی مەترسی کە هۆڕنی لێ دەدەی نەخێر. وەڵامی دووەم دووش پیلن میت دێم گاز ئیمشتاند، ئۆتۆمبیلەکەت ڕاگرتیە، ئۆتۆمبیلەکەت ڕاوەستایە، گەمەی بە بەنزینی دەکەی یاخود گەمەی بە گازی دەکەی، بە پەیدانەکەی دەکەی، گەمەی پێ دەکەی، ئەوە دەنگەدەنجی ماتۆڕی دێتن، بە هەرحاڵ ژاوەژاوی دروست دەکاتن، هەم لە بۆ ژینگەش خراپە. کەواتە وەڵامی دووەم ڕاستە. وە سێمیان دووش فاغن mit defekter Auspuffanlage و هەروەها گزۆزی ئۆتۆمبیلت تەواو نییە، گزۆزەکەت تێکچووە بەڵام لەسەری دەڕۆی، سەرەڕای ئەوە کەوا گزۆزت تەواو نییە گزۆزی تێکچووە لەسەری دەڕۆی. ئەو دوو حاڵەتە لەو پرسیارەیدا دەبنە وەڵامە ڕاستەکان، دەبێت خۆمانی لێ پارێزین. سەرکەوت و سەرفراز بن، خواتان لەگەڵ.